وەکیەوە دیار هەر کەساتیە کرد بوارێکی دا خزمەتێت کرد کەساتیە vê carî jî nizîktir takûmavêt em bi we nizîk bikîn û nizîktir jiyana wî bizanîn et buwarê bazirganî biznesê da gelek xizmet kiriye da pêk ve biçîn sekînê ka çi kesatiyeke û jiyana wî iş nizîktir binasî fermû. ام دê her naznav û navê te dest pêkîn nav jî diyarêdara Celîl Xeyat. Ev xeyata ev naznaveş çi hatiye? Babim پیاوەکی بەناوبانگ بووە لە هەولێرێ کە خەیات بووە ئیش خەیاتێک جلکتوری بەرگدووری کردووە و دوایی کارگای بەرگدروی داناوە لە هەولێرە یەکەم کەس بووە کارگای داناوە یعنی لە یەک نەشاتەکانی کەوی کارگای جلکدوریم بووە. بەخۆشت جلدوریت کردووە خەیاتیت کردووە؟ من لە قوتابخانە بووم بەس پێم خۆش بوو ئیش و کار بکەم یانی هەندێک جار هەندە ئیشی دوورمانم دەکرد ئەوها وەچی بڵێن بە تەبەڕۆی پاشەوی بەردەوام بووم کارگای جلکدورم هەبوو حتا ماوەکی درێژ. تەروکێ یەکەتیە ژۆرێن بازرگانی پێشەسازی هەرێما کوردستانê çawa ev postewe wergirt û çawa hîn geşt ئەمن بەخۆم بەڕاستی ئەمن دەرچوو کۆلیجی یاسا و یاساما لە عێراق ساڵی 75 کۆلیجم تەواو کردووە ئیتر چی ئیشی ڕسمیاتم نەکردووە بەڕاستی ساڵێکی زۆر زوو بوومە ئەندام لە ژووری بازرگانی ساڵەکانی 79 بۆ 3 ساڵ دوای بەجێم هێشت 2006 داخیلی هەڵبژاردنم کرد لە ژووری بازرگانی ئیتر کە بووینە سەرۆکی ژووری بازرگانی بەڕاستی ئەمن بەخۆم یاسامە و تێدەگەم دیتم یاسایەکی زۆر کەونە چەند ساڵە دەرچووە 13 ساڵە یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان هەستاین لەگەڵ هەولێر و دۆک و سلێمانی ئیتر بە قسەکردن ڕێککەوتین یاساکەمان هینا و زود یەکێتی ژوورەکانی بازرگانی هەرێمان دروست کرد. هین مژیلی چ کارێکی دینێت ڕۆژانەدا؟ ئیشی بازرگانی و پیشەسازی و یان هەندە ئیشمان هەیە کە عیلە بیناسازیمان هەیە ویشانە دەکەین ئۆفیسی خۆمان هەیە لە ناوشان. باڵیۆزی فەخری چ وڵاتێکیش لەو بەێ ئەوشی بازرگانی لە میانەیەوەی برادران لە دەنیمارک دەزانانی وڵاتێکی ئەوروپ پێشکەوتووە و دەیانویست پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان هەبی و بەڕاستی یعنی لە من سوال کراکەوە دەتانم لەو ئیشە خزمەتیان بکەین ئەمەش بەڕاستی بەبێ هیچ پارە و پول و جوورێک شتێکی بەڕاستی شەڕەفی هەرپەی دێنن قونسل فەخریە بە فەخری عەرەبی یعنی شتێکی هەروە خزمەتکردن کە ئەمن قبولم کرد. جانوکە me îş û kar me cê hêştin û ke dabzanîn kat nav mal da kakdara mijîlî çi ye? Rêk û pêkiyek klasîkek hat nav malê de heyî wekî me gulê bêjî tu helbijartina qumaşê taybetî qata şera zêka baş te çinkî teşxeyatiyê dest pê kirî. Helbijartinî kelopelî nav malê ji hem aydî xwe te yanî ji aydî mindalek. والله عادی هەمومانە پێکڕایی ئیشەکەی دەکەین بەخۆمانە من تەبیعەتم حەزی لە شتیاوها کلاسیک و ئەوە بلین مێژووی چی دیکە هاوکاریەکدی دەکەن لە ناو ماڵێ لە ئیشی ماڵ زۆر دوورم تۆزێ تەمبەڵم لەو ئیشانە چونکە وجودم لە ماڵێ گەلەکەمە و تێکەلی خواردنیش نابم بەڕاستی یعنی ئەوەتی ماڵ تێکەل نابیت چونکە حەز ناکەی دروستکە یان تێکەل نابی لەوەریشە لە دروستکردن ئاگام لێ نیە ئەم پێشترێ لە پێشتر ئێستا بەڕاستی دایت توشتیوا دەکەم پێشترێ شەر تێکەل نەدەم چ هەبی دەخۆم ئەمە خواردنە بە خۆشی بزانم و پێویستی بزانم داوا دەکەم قەت نەبووە ڕۆژێک لەسەر ئیش و کاربی بە ماڵی بڵێ وڵە ئەوڕوو فرانە خواردنم بۆ دەکرێت بەڵێ هەندێک بیرمان دەکوێ مەسەلا هەندێک جار بلێن حەزمان لە ساواریە لە شێخ مەحشیە ئەو شتانە بەمەسەلەن لە هەولێرێ خواردنی بلین خواردنێکی زۆر تایبە پاچەی پێدەنێن ئەوە بینە زستانە جارێک جار داوا دەکرێت بینت لەگە دڵمەی تورکمانان کووە وەڵڵا دڵمە ئەمە بەخۆی کوڕی دڵمەینە ئەمە هەولێر بەبێت دڵمە هەفتەی جارێک ئەگەر دوو جاریش دڵمە نەخورێ نابێت. سێ شت لە لای کاکدارە هێلی سۆڕن ئیلتیزاماتی ژیان زۆر گرنگە
و بەڕاستی دوای ئیلتیزاماتی ڕاستی ئەوان واجبیش یعنی واجباتانەی کە لەسەر وەختی مەیەکەمە بێتەوە ژێبەردوزی بەرسەودی سێ کەسایەتی بزنسمان جیهانی دەتەوێت لە نزیک بیان بینی بۆ ئەوەی باسی ئیش و کارتان بکەم. والله بەو دەمەی کەسم نایەتە بیر بەس ئەمن دۆستایەتیم زۆرە یعنی بەو دەمەی یەک ناو ناوەک وڵات نازانم دۆستایەتی سەرۆکی ئەمریکا بازرگانێکی دیارە حەز ناکەی لە نزیک بیبینی ئەمن واللهی نازانم ینی مەحالە بۆ داوا شتێکی بکەم مەحال بێ سێ کەلوپەل زوو کاکدارە دەیان کڕی کە بە پێساوی دەکەوی یەکسەر دەیکڕی ئەگەر چەند گرانیش بی واللهی ئەمە بە جۆرەی یعنی بلێن هەندێک مەرەقی بلێن تەحپیزمان هەیەوی دەستاوانە زۆر تەزبیح چی دیکە وە لەو حەی جوان ئەگەر هەبیتن تەزبیح و تابلۆ سێ وڵات بە نمونە بینەوە کوردستان لە دوا ڕۆژێکی نزیکدا وەکو ئەوان لێ دێ وڵامە پێشان دەمان گوت با خۆمان وەچی دوبەی بین ئەمن دەم گوت لە دوێش باشتری دەبین هیوادارین ینی ئەوان زوو بە پێش نمونەی دیکەش هەیە جگەرە نمونە دیکە بەلێ بەسەن ئستانبول شارێکی جوانە فرانسکی جوانە ئەوانە خۆ سێ کەسایەتی زۆر نزیکن لە کاکدارای وڵا برادر و دۆستگەلە زۆر ناتانم جوایزیان کەمەوە تو بمە دوو یادگاریە بە حەسکی یەک لە ژیانت یادگارێکی زۆر خۆش قەت لە بیر نەکەی دومیش یادەوەرێکی زۆر ناخۆش قەت لە بیرت ناچی ئێستا با بچینە ئەو دوو شوێنە فەر دیوەکیە دیار نکەم مزگەفتە جەلیل خەیاتین ئایکۆنێکی دیار هەم لە هەولێرێ و هەرێما کوردستانی ژیب گشتی کاکدارە ئەم ئینۆینە مزگەفتێتە چما بەستێک پێ هەبیە وەڵام مەبەستیەوە من نەبوو ئەوە بوو دەمیستەوەی بڵێم ینی ئەو مزگەفتە بەڕاستی شتێکی دیارە لە هەولێر ئەوەش یەکە کە لەو ئیشەکارانەی کەمە کردمان بەزەوە بابەتێکی دیکە بابەتێکی خێرخوازیە و خزمەتکردنە بۆ شار و بۆ دین و دیانەت و خەڵک بەڕاستی ئەوە کە بەکرانەوەی مزگەوت ساڵی 2000 ئەمن لە یادم ناسی جوانترین یادە جوانترین شت بوو لە ژیانم کە ئەو مەشروعە کەەوە خەونەکی ئایلەی مەبوو خەونەکی باوکم و هەکە هاتە دەی خۆی بۆیە بەڕاستی زۆر شانازی پێ دەکەم و ئەو ڕۆژە لە بیرم ناچی وە خۆشترین ڕۆژە لە ژیانم زۆر پرۆژەیەکی بازرگانی و پیشەسازی و بینەسازیمان کردیە بەس ئەوە پرۆژەی تایبەتیە ئەوانی بۆ دنیاە بەس ئەوە بۆ دنیا و ئاخیرەتیشە بۆیەش زۆر شانازی پێ دەکەین و خزمەتیشی دەکەین و بە هەموو توانایەک ئەوی پێویستە بۆی دەکەین دێنێ ئێرە لە ئامادە دەبین هەمومان بەخۆم و براکانمان و بەردەوامیش لێرە خواردن دەکرێت بۆ خەڵکی هەژار و ئەوانی پێویستیان پێ بەحسەی یادگاریان نەخۆشیات ژیانەتەدا بکەین بەڕاستی ئەمن ڕەحمەتی باوکم زۆر پێخۆش بوو کە ئەو مزگەفتە بە تەواوی بکایانی کە شتێک بەدەستی خۆی بەس ئیتر زۆریشی کرد و لە کۆتاییەکەی وەفاتی کرد بۆیە ئەو ڕۆژێکە ئەو وەفاتی کرد ڕۆژێکی زۆر قورس لای من وە لە بیریشی ناکەم هەروە وەفاتی دایکیشم ئەو دوو ڕۆژە زۆر گرنگە لەکنە من بە ڕۆژەکانی بەڕاستی خەڵکەکی زۆر خۆشەویست بوون لە لای من فۆتەنیشکاوان وەفاتیان کرد من لە دەرێ بووم بەڕاستی بە پەلە هاتمەوەش بۆیە قەت لە بیرم ناچی هیوا دەکەم کەوان جیان ڕەحمەت و جەننەت بیتی نیشان باوکم کە زۆر مادی بوو بۆ مزگەفتە هەروە دایکم ڕەحمەتی دایک نزیکترە vê carê da me kakdara Celîl Xeyat niyasî nizîktirêt bê da di hemû hewlekê bidîn kesatiyet ku hîn hejê dikin û xizmeta vî milletî kirî lê ji bo nizîk kî her şad